من ناوم ماردین محمود فتاحە یەکێکم لە دانیشتوانی شاری شەهیدان لە یادی 33 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەیە ئێستا لەسەر مەزاری شەهیدان لە پاڵ یەکێ لە گۆڕەکان کە گۆڕی خۆمە ئەمەوێ کورتە باسێک لەسەر شێوازی ونبوونەکەم لە ناو تاوانەکەی کە ئێمە و کاتە لە گەڕێکی جوولەکان بووین لە شاری هەڵەبجە بەهۆی ئەو کیمیابارانەکەەوە ئێمە خێزانەکەمان ڕوومان کردوتە ژێر زەمین بەڵام کاتێکە گازبارانەکە بووە زۆربەی خەڵک لە ناو ئەو ژێر زەمینایە کە بە حساب ئەڵێن 1500 کەس لەو ژێر زەمینەیە بووە هەمویان تیا چوون هەمویان بە مردوو تۆمار کراون دواتر. بەس بە ئەوەی کە باوکم گێڕاوێتەوە ینی ئەڵێ هەمومان چوبوونە باوەشی یەکتر بە سەریە کاتەپی بوون بەهۆی ترسیان لە گازەکە چوونەتە ناو ئەو هینەوە دواتر کە گازبارانەکە ئەبێ ئەسکەری ئێرانی تەبعاً پێشی ئەوە لە ناو هەڵەبجەیە هەبووە دواتر یەن ئەگەڕێن بە ناو شارەکە ئەوانەی کە زیندون یاخود ئەوانەی کە بێهۆش بوون بەهۆی گازەکەەوە بۆ چارەسەر ئەیان بن بە وڵاتی ئێران من یەکێ بووم لەو مناڵانەی کە ئەسکەری ئێرانی منی بردووە بۆ وڵاتی ئێران بۆ خەسخانەی ئیمام خومەینی لە شاری سنا بۆ مدەی 3 مانگ من لەو خەسخانە ماومەتەوە چارەسەری کیمیایی وەرگرتووە دوای چارەسەر کە ماوەی 3 مانگ لەوێ ئەبم بە مدیری خەسەخانەکە و هەم کارمەندەکانیش وتویانە زۆر زیرەکە یعنی وریایە دڵمان نایە بینێرین بۆ بێزیسی کە هەتی و خانە ئەکات بمبەن بۆ ئەوێ قەدەر وا ئەبێت کە باوکە ئێرانیەکەم ئەوەی کە منی پەروەردە کرد ژنەکەی نەخۆشە بێ ئیهێنێ بۆ هەمان نەخۆشخانە مدیری نەخۆشخانەکەش لەگەڵ باوکما کاتی خۆی تەلەبە بوون بەیەکەوە ئەچێن سەردانی ئەو باس لە من ئەکات کاڵێ شتێکی وایە کچێکی هەڵەبجەیمان لە لایە و چاک بۆتەوە دڵمان نایە بینێرین بۆ هەتی و خانە دواتر باسەکان ینی درێژای کێشێ و باسەکاڵە بابی بینم کاتێک کە من ئەبینێ ئەڵێ من ئەگەر یانی ڕێگەم پێ بدەن من ئەیبم بۆ خۆم ئەوە نییە مناڵم نەبێ مناڵم هەیە بەڵام ئەمەش ئەبم براکەم تا سەر مەرز هێنامی برا ئێرانیەکەم هەتا سەر مەرز هات لەگەڵمان لەوێ منیدا بەدەست ژنێکەوە لە ناو پاسێکە دیار بوو ئەو ئافرەتەش بۆ کۆکردنەوەی هاوکاری لە وڵاتی ئێران شتی کۆکرد بوویەوە کاتێ هاتی گەڕینەوە گەیشتینە سلێمانی شەو بوو هەوا تاریکی کرده بوو لەگەڵ ژنەکە چوون بۆ ماڵەکان مامەوە ئەو شەوە لە لای ئەو ژنە مامەوە بەیانەکەی کە هەڵسام ئەم ژنە نازام هی ئەوە بوو زمانەکەم تێنە ئەگەیشت هیچ قسەیەکی لەگەڵا نەئەکردم منیش لە زمانی ئەو نەمەزانی دواتر بەیانی کە هەسام پێم وتم من ئەڕۆم هەر سەیری ئەکردم هیچ قسەیەکی نەکرد هەسام کالەکانم لە پێکرد قەیتانەکەم تن کردو بۆی دەرچم ئاوام کرد سێرەکەم بەسەرمەوە وەساوە جا چاوێکیشی کەم شتێکی سپی بەسەرەوە بوو ئەنی بەڕاستی من لێی ئەترسام چونکە ئەو کات تەمەنم 15 ساڵ بوو ینی هین نەبووم ئەو نە گەورە نەبووم تا بڵێم زۆر هین بم ئاوا سەیرم کرد چاویشی وا بوو زۆر ترسام ئەنی یەکسەر لە ماڵەکە هاتمە دەرەوە هاتمە ئەم دیوی دەرگاکە یەکسەر دەرگاکەی داخست بەسەرما لە نەقلاتەکە کە دابەزیم باوکم لە دوورەوە سابووین بوو من ویستم یعنی بچم بۆ لای ئەنی باوەشی پیا بکەم بەڵام باوکم پشتی تێکردم بەوەی کەوتم دیارە ئەوانم منیان ناوێت یا من مناڵی ئەوان نەبم ئەوە بوو ژنی ماڵەکەوتێ خۆت بگرە هیچ کێشەیەکن نەبێت با بزانین چی ئەبێ دواتر سیارەی بۆ گرتین بڕۆینەوە بەرەو ماڵەوە لە ناو سیارەکە لە پشتی سەری ئەوە دانیشتم قژیم ڕاکێشا لە دواوە بۆ ئەوەی بتوانێت ئاور باتەوە هیچ نەبێ هەر بمبینێ بزانە من چیم ئاوڕی هەر نەیەوە دواتر کە چون تا لەبەر دەرگا دابەزین سیرەکەین ماڵ پڕە لە خەڵکە خەڵکانێکی زۆر لەوێ بوون باوکم هەر بە خێراتنی نییەکردم هەر نەهات بەدەمەوە دواتر کە پرسیارم کرد بە حکمیەوەی کە ئەو لایەنێکی ئیسلامی بووە بە جایزی نەزانیوە من ببینی ئەها باوەشم پیاکاوە مشتانە تا ئەوەی دڵنیان نەبێتەوە بەڵام سەد داوای لێبوردن نێ سڕیەوە بە ئێستایشەوە بیرم ناچێنە پێشم وە دوتم ئاوە تەمەنامە کرد ینی بمزانایە بەم شێوازەیە ینی پێشتر بمزانیا ئاوایە ڕێگەی نەگەڕانەوەم هەڵەبژارد پەشیمانیش بووم لێ و بە ئێستایشەوە پەشیمانم لە هاتنەوەم لەوێ یەک خەفەتمان هەبوو تەنهاوە بوو پێیانەوتین کەمە بێ کەسەیەکە بەڵام کەیتەوە ئێرە نیشتیمانی خۆتە لە ناو کە سوکاری خۆتە وڵاتی خۆتە جارێکی کە هەندێک کەس لێرە و لەوێ هەوڵە یا جارێکی کە ونت کاتەوە لە خۆتە ئەما گەلاوێش کەریم دایکمە
تەمەنی 25 ساڵ بۆ لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە شەید بووە. ئەوەش ناوی خۆمە، ئەوەش نیشتمان و کوردەوان هەردوو براکەمە، ئەوانی شەهیدن، ئەمەش دایکم هەر شەهیدە. ئەو ساتانەی کە زۆر زۆر ینی هەست بە تەنایی خۆمەکەم هەست بە نازەکەم کە ئێمە ئێرە کە لە باوەشی دایکمان